هەر قورئانە مەشخەڵی سەرفرازی گربوونەوەی ناڕەزایەتی بەرفراوانی هاوڵاتیانی قەڵاتزەیە، خەڵکی دەڤەرەکە، هاوشێوەی مسلمانانی ناوچەکانی دیکە ناڕەزایەتی دەردەبڕێن بەرامبەر بەو بێڕێزیەی لە وڵاتی سوید بەرامبەر بە قورئانی پیرۆز کراوە و دەڵێن قورئان دەستوری مسلمانانە. ئێمە ئەو گوتمان بۆەوەیە بە جیهان بڵێن ئێمە گەلێکی مسلمان ئاشتیمان دەوێ، بەڵام نامانەوێت کەس سوکاتی بە مقدساتمان بکات. ئەوەی مقدساتی ئەوەی سوکاتی پێ بکات بۆ خۆی زرە دەکات. ئەمە بە جیهان ڕاگەین ئێمە دینێکی ئاشتی خوازین، ئاشتیمان دەوێت بە توندی ئیدانەی ئەم کردەوە تیرۆریستاکەین کە نزیکەی سەعاتێک و 7 دقە لەژێر چاودێری پۆلیسی سویددا پارێزراوە بۆی ئەم سوکاتی بە قورئان و بە هەست و نەستی مسلمانان بکات. قورئان پەیامی خۆی خۆ بۆ خۆی پارێزگای لێ دەکات، بەڵام ئەوەی کە ئێمە دەیکەین بۆ ئیدانەکردنی ئەو وڵاتانەیە کە دەیانەوێت دژایەتی ئیسلام بکەن، ترسیشان بۆ ناشرینکردنی ئیسلام، بەڵام ترسیشان لەوەیە کە ئیسلام لە ئایندە و داهاتوودا دەبێتە تاکە ئاین و بەرنامە لە هەموو دنیادا. قورئان پەیامی خۆیە، هیچ کەم و کوتێک لە قورئاندا نییە. قورئان دژی گەندەڵی و فەسادی و خراپەکاری و هاوڕەگەسوازی و فاحیشە و خراپەکاری بۆی هەندێک خەڵک دژایەتی قورئان دەکات. ئەنجومەنی قەڵاتزەی کۆمەڵی دادگەریش بەشداری گربوونەوەکەیان کردو، دەڵێن بە هەموو شێوەیەک بێڕێزی بەرامبەر بە قورئان و مسلمانان ئیدانە و شەرمەزار دەکەن. وەکو کۆمەڵی دادگەری زۆر بە توندی ئێمە ئیدانە و سەرکۆنەی هەموو هەوڵێکی لەو شێوەیە دەکەین. جا ئەو هەوڵە ئەگەر کەسێک کردبیان لایەنێکی لە پشتبووبیان وڵاتێکیشی لە پشتبووبێ ئێمە بە هەموو شێوازێک ئیدانەی دەکەین و سەرکۆنەی دەکەین و دژی دەوەسینەوە. لەبەر ئێمە وەکو کۆمەڵ نەک هەرەوڵی ئاوە هەر هەوڵێک کە دژی ئیسلام و مسلمانان و قورئان و پەیامەکەی خوای گەورە بووبێ ئێمە بە هەموو شێوازێک ئیدانەی دەکەین و بەرهەڵستی لێ دەکەین. A terrorist burnt a copy of the Holy Quran in front of a masjid and under the guardianship. ئەو بێڕێزیەی لەلایەن هاوڵاتیەکی بەڕەگەس عێراقیەوە لا وڵاتی سوید بەرامبەر بە قورئانی پیرۆز کرا، کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و مسلمانانی جیهانی هێنایە دەنگ. لا قەڵاتزێش یەکێتی زانایانی ئیسلامی پشدەر گربوونەوەیەکی ناڕەزایەتیان ڕێک خست و سەرجەم چین و توێژە جیاوازەکان بەشداریان تێدا کرد. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.